ئەمە دیمەنی یەکێک لە مزگەوتەکانی کوردستانە و ڕۆژی هەینیە و وەکو سەرجەم مزگەوتەکانی تر نوێژ و پەرچشەکانی تێدا ئەنجام دەدرێت. ئەوەی بۆ تەمایی پرسیار لای هاوڵاتیان بڕیار و هۆکاری نەکردنی نوێژی جەژن و جارێکی تر داخستنەوەی مزگەوتەکان بۆ ماوەی 3 ڕۆژ بە بیانووی کۆرۆناوە. هەر ئەمە شەوای کردووە هاوڵاتیان ئەو بڕیارە بە بڕیارێکی سیاسی بزانن. ئەو حکومەتە بەڕاستی کاتێک کە موچەی پێدابینراکرێت کاتێک کە لە کاتی خۆیدا ناتوانێت مافی فەرمانبەر و مامۆستایانی بدات دێ کۆمەڵێک شت دەکات کۆمەڵێک بڕیاری هەڵە دەدا یەکێک لەوان ئەو بڕیارەیە کە جەژنانەی قەدەغ کردووە کە بەڕاستی هیچ پاساوێکی بوو نیە. تۆ سەرنجدا شەوانی پێش جەژن و ڕۆژانی پێش جەژن بازارەکان ببینە چۆن قەرەباڵغ بوون چ خێرەیانی بەس لەبێت لە جەژندا کۆڕۆنا هەبێت. مزگەوتەکان پێم وایە ئەوەندە پاک و تەمیزیان تێدایە لە هەم لە شوێنی دەستنوێژ هەڵگرتنەکان ئەم شوێنانە پێم وایە بابەتێکە بە سیاسی دەکرێت وای دەبینم من. بەڵام ئەگەر خودی ڤایرۆسەکە هەیە و وجودی هەیە و فعلەن هەیە ئەوە شتێکی باشە. بەڵام من ئەو خوێندنەوەیەکی جیاوازتر دەبینم لەو کاتەدا حکومەت کۆمەڵە قەیرانیشیە بدەوێت ئەو قەیرانە بەو قەیرانە چارەسەر بکات. مسلمانان نیگەرانن لەو بڕیارەی کە ئێستا حکوومەت داوێتی بەوەی کە هەر ئەمڕۆ نوێژی جومعە کراوە ئەزدیحامێکی زۆری شەیە وەلحەمدولیلا کێشەیەکی ئەو تۆشمان نەبینیوە. یعنی دەبێت فەرقی بینی نوێژی جومعەی و جەژن چ بێ. بۆیە تەسەور دەکەم بڕیارەکە ڕەنگە پەلەپەلی پێوە دیار بێ بە تایبەت حکوومەت کە بۆ خۆی پێشتر بڕیاری ئاساییکردنەوەی دابوو. یعنی تا ئەندازەیەکی زۆر مەسەلەی کەرەنتینە و ئەوانەش کێنرابوو. مامۆستایانی ئاینیش هاوشێوەی هاوڵاتیان نیگەرانن لا بڕیارەکانی حکوومەت و دەڵێن بڕیارەکانی حکوومەت هاوسەنگ نین و حکوومەت نەیتوانیوە هاوڵاتیان دڵخۆش بکات با پێچەوانەوە سەر ڕای پێنەدانی موچە و دەیان گرفتی تر ڕێگەش نادا ڕۆژانی جەژن هاوڵاتیان خۆشحاڵ بن. من ئەو ڕۆژ جومعەم کردووە قەڵەباڵغی بووە ئاسایی بێ بازارەکان زۆر ئاسایی بن لە شەو لە ڕۆژدا بەرناکەون بەڵام لە کاتی جەژناکە بەشدارەکەی بۆ سڕوپڕێژ نییە چونکە لە بەیانیدا بەیانیان خەڵکێکی هەیە بەخەبەر نایەکو کاتەکانی کە جێژنەکە نەکرێ دەرگای مزگەوتەکان شوێنە گەشتیەکان دابڕێبەر و خەڵکە بڕیارێکی زۆر ناهاوسەنگە زۆر نائاساییە زۆر ناتەبیعی وەکو هەم بڕیارەکانێکی کە سەقەت و ناهاوسەنگن. ڕاستێمە وەکو مسلمان چاوەڕوانێکی تایبەتمان لە حکومەت و دەسەڵاتدارانی خۆمان دەکرد کە هەوڵدەن لە زەژندا میلەت دڵخۆشکەن پێش زەژن یارمەتێکی باشی خەڵک بدەن فەقیر و هەژاران و ئەوە یارمەتی کە بە ناوی کۆمەچی و یارمەتی فەقیرانەوە کۆکراوەتەوە لە پێش زەژندا بدرێ بە هەژاران نەک هەر لە پێش زەژندا بڕیارشیان بۆ دەرکەن کە کاکە 72 سەعات کە 3 ڕۆژی جەژنە تۆ بۆ دنیا بجوڵی دەبێ قاچەکان ببەسترێتەوە سەردانی خزم و کەس و کار نەکەی کە چەند مانگە یەکدیکەیان نەدیوە نوێژی جەژن نەکەی کە لە نوێژی جەژندا گەردن ئازایی تێدا خۆشی تێدایە. بەپێی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم قەدەغەی هاتوچۆی تەواوەتی لە هەر 3 ڕۆژەکەی جەژنی ڕەمەزاندا جێبەجێ دەکرێت. هەروەها داخستنی مزگەوت و شوێنە ئاینیەکان و بازارەکان حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە بەهۆی مەترسی بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا بڕیاریدا ڕۆژانی جەژن قەدەغەی هاتوچۆی تەواوەتی بێت. ڕێنازە سەلان کەناڵی ئاسمانی پێام دەڤەری ڕاپەڕین.